مۆزوعی ڕئیسیمان سەردانمان بۆ لای سەرۆکی ئەنجومەنی وەزیران عادل عەبدولمەهدی مۆزوع ڕئیسێکی لەسەر نەود نەبووە لەسەر کێشەی ناوچە جێناکەکان و کەرکووک و دیالە و سەلاحەدین و مووسڵ و ئەوانە بوو بە دەرەجەی یەک کەرکووک بوو بە دەرەجەی یەک سەرگەڕان و ئەو منطقانە بوو کە کێشانەی تیاڕوویە لەم دوایە لەگەڵ جەنابیانە تەکیدمان لەسەر ئەوە کردوانێ کە جێبەجێکردنی ڕێنماییەکانی مادەی 140 دووپاتی ئەوەمان کردوانێ کە هەموو کێشەکانی نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی ئیتیحادی دەبێت لە چوارچێوەی دەستورە حل بکرێ جەنابی تەکیدی کردوانێ کە لێک تێگەیشتنیەک هەیە کە پێشتر نەبووە لە ماوەی ڕابردووە بە هیچ جۆرێ لەم ئاسانە بۆ کە ئێستا هەیە زۆر بە گەشتبینی قسەی لەسەر ئەم بابەتانە کرد سەبارەت بە گەنمی جوتیاران قسەیەکی وردمان کرد کە 340,000 تۆن تهدید کراوە بۆ هەرێمی کوردستان کە حکوومەتی ئیتیحادی لێ بکڕێ خۆم من داوای ئەوم لێ کرد کە ئەو ڕێژەیەمان بۆ بەرزکاتەوەنی وادی ئەوە یا وادی تەواویە کە ئەو ڕێژەیە بەرزکاتەوە لە دوایەوە شەوە قسەمان لەسەر پارەی گەنمی جوتیاران کرد کە چەند ساڵێکە حکوومەتی عراقی کڕیوێتی لە براجوتیارەکانمان و تا ئێستا پارەکانی نیاونێتەوە بە هەمان شێوە وادی ئەوەیە کە بە دوایە بچێ و ئەگەر ئێستا لە بەردەسا بێت پارە هەبێ سیولە هەبێت یەکسەر بۆیان سەرف بکە لە لایکی کەشەوە وتی ئەگەر نەژبێت بە بڕێک چەند بڕێک بۆیان تاویزەینەوە نشکۆمە حەقی خۆیانە تەکیدی لەوە کردوانی و تێمە مافی خۆیانە سەبارەت بە نەوت و تەزیرکردنی نەوت تەکیدی لەوە کردوانێ کەمە قانونی موازنەیە قانونی موازنە ناو پەرلەمانی عراقیە دەنگی لەسەر درراوە بە ئەغلبیەی پەرلەمانی عراقی ڕۆشتووە دوور و نزیک سڕاعاتی سیاسی لە نێوان هەرێمی کوردستانیان حکوومەتی ئیتیحادی ئەگەر تەفاهم نەبێت لەسەر هەنێ لە خاڵەکان یان لە هەر سڕاعێکی سیاسی لە نێوان هەر گروپێک لە گروپە سیاسیەکانی ناو عراقیە هەرێمی کوردستانە ببێ دوور و نزیک نابێ هاوڵاتی باجی بدە و ئەمەش تەسبیت کراوە لە مادەی دە فەقرەی جیم لە ناو قانونی موازنەی ئیتیحادی 2019 کە دوور و نزیک ئەمە ڕەبتی نابێت بە موچەی فەرمانبەرانەوە لە بەرەو لێرەوە دیسانەوانێ فەرمانبەران موچە خۆران دڵنیا دەکەینەوانێ هێزەکانی پێشمەرگە کە موچەکانیان وەکو خۆی دەڕوات هەتا بە پێی قانونی موازنەی ئیتیحادی 2019 بێت لەبەرەوەی کە یاسا بە یاسا ئیلغاکرێتەوەنی هەموو ئەمە ئەزانین ئەمە زۆر مشتومڕێکی زۆر دروستەکە لە ناوی عەلامە قسەکان تەحریفەکریەوە بۆ شێوەیە ئەڕوات کە هەنێ لایەن خۆیان پێیان خۆشەکە بۆ شێوەیە بڵاو بێتەوە ئێمە لێرەوانی لیان تکرارەکەینەوەنێ ئەو جۆرە لە دوانانە نەدراوە بەڵام هەنێجی هەت وای پێخۆشەکە بۆ شێوەیە بڵاو بێت و دڵڕاوکێ لە ناو خەڵکە دروستکە لە ناو کۆمەڵانی خەڵکی کوردستانە دروستکە ئەمە دڵنیایەنەکەینەوەنێ هەر شتێک ڕووباتیان هەست و تەفاهمی بێ هەیە کە ناشبێت کە جەنابی سەرۆکی ئەنجومەنی وەزیران تکراری کردوانێ کە لێک تێگەیشتنێکی باشەیە و لە دوای جێژنیشەوە ئەوەی ئێمە بیستمانە نەک با بڵێن جەنابی عادل عەبدولمەهدی بڵێت شاندێک حتمما سەردانی حکوومەتی ئیتیحادیەکات و خۆشمان گەشتبینین کە بەرەو باشترە ڕۆژ ئینشەڵڵا